تاقانەکەی ئەنفال دڵ دەکات بە ئاو باشووریش بۆ ڕۆژئاوا بە پێوە وەستاوە. سڵاوتان لەبێت. بۆ چەندین ساڵە دیوارێکی نابوتی 1000 کیلۆمەتری قامیشلۆ و نسێبینی لە یەک دابڕیوە. دیوارێک بە کامێرای پێشکەوت و تەلی دڕکاوی تەنراوە تا باکوور و ڕۆژئاوا وەک دوو بێگانە نیشان بدات. بەڵام کاتێک نیشتیمان دەخرێتە مەترسیەوە، دیوار لە ئاستی غیرەتی کووردا دەخرێتە ژێرپێ. توانەنەقی نێردراوی 1964 و چۆتە بەردەم دیوارەکە و دەڵێت قامیشلۆ و نسێبین تەنیا هەناسەیەک لە یەکەوە دوورن. بەڵام دیوارێکی نابوتی دەستکرد ئەم دوو شارەی دابەشی سەر دوو وڵات کردووە. دەژڵێت ئەم دیوارە هەرچەندە بەرز و دڕکاوی بێت لای کوردان تەنیا وەهمە. هەر بۆیە لە ڕۆژانی ڕابردوو کە مەترسی کەوتە سەر ڕۆژئاوا کوردانی نسێبین دیوارەکەیان ژێرپێخست و بۆ هاناوەچوونی خوشک و براکانیان گەیشتنە قامیشلۆ و سەلماندیان. هیچ بربەستێک ناتوانێت ڕێگری لە لێدانی ئەو دڵە بکات کە لە هەردوو دیوی سنوورەکە تەنیا بۆ یەک نیشتیمان لێدەدات. دیمەنی پشتیوانیەکانی هەرێم بۆ ڕۆژئاوا ناوازن. هەولێر و سلێمانی و دووهۆک و کەرکووک بە ڕێپێوان و کەمپینەکانەوە لەسەر پێ ماونەتەوە. لە کاتێکدا دەیان بەرهەڵگری کۆمەک گەیشتونەتە ڕۆژئاوا و دەیانی تریژ لە ڕێگەن کەسیەکانیش بەردەوامن لە هۆنی نەوە. جیاواز لەمانە هەڵمەتێکی جیاوازی قوتابخانەی شاینە لە چەمچەماڵ قوتابیەکانی فێری بەخشین کردووە و کۆمەکی خێزانەکانیان گەیاندا کەمپینەکان. بڕوالایق بەڕێوەبەری قوتابخانەکە بە 1964 ڕاگەیاند. پەروەردەی نەتەوەی لای ئێمە بنەمایە. منداڵەکان فێری بەخشین دەکرێن، ئەوەش بەشێکە لە پەروەردە و فێرکردن. دیمەنەکان بەمانە کۆتاییان نایەت. ئێستاش شەقامەکان پڕن لە هوتاف و ئاڵا. هەموو شتێک بووە بە ڕۆژئاوا. لە گوندی بیرکەی سەر بە دەربەندی خان لە پێناو چەند کیلۆ هەنگوینێکی شیریندا ژیان لە داربەڕۆیەکی 150 ساڵە تاڵکراوە و ناخیدارەکە هەڵکۆڕاوە و مەترسی لە ناوچوونی لەسەرا. ڕزگار سلێمان گەنجێکی گوندەکەیە. کاتێک دەبینێ دارەکە خەریکە لە ناو دەچێت بۆ ئەوەی ڕەشەبادارە بریندارەکە نەشکێنێتەوە، بە قوڕ و بەرد ناوی پڕ دەکاتەوە و تا تەمەنی درێژ بکات. پۆلیسی دارستانی دەربەندی خان بە 1964 وت بە دوواداچوون دەکەین تا ئێستاش کەس دەستگیر نەکراوە. بەڵام بڕیارە سبەینێت تیمەکانمان بۆ لێکۆڵینەوە بچنە شوێنەکە. ئەمەی دەیبینن تەنیا لێک هەڵکۆڵینی دارێک نییە، بەڵکو کوشتنی مێژوویەکی سەوزە لە پێناو هەنگوینێکی شیرین کە تامی تاڵی بۆ ژینگە جێهێشتووە. چیرۆکی تاقانێکی ئەنفال لە کۆیە دڵ دەکات بە ئاو دەڵێت ماڵ و منداڵ و کەس و کارەکەی من ئەنفال بوون و تەنیا مامەوە. با ڕێگەنەدەین ڕۆژئاوا ئەنفال بکرێت و هەمووان لە پشتی بوەستین. فواد قادر تاقانێکی ئەنفالە و خاوەنی 39 کەسی ئەنفالە لە خێزان و بنەماڵەکەیان. لەوەتەی ڕۆژئاوا مەترسی کەوتۆتە سەر بەخۆ پیشاندان و گربوونەوە نەوەستاوە و ماوەی 6 ڕۆژیشە بەردەوام لە بەیانیەوە تا درەنگانی شەو لە هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری بۆ کوردانی ڕۆژئاوا بەشدارە. ئەو تاقانەی ئەنفال بە 1964 وت ئەو ئاگر و ئاستنەی لەوێ بەسەر خەڵکدا دەبارێت، وا دەزانم جەرگم دەسووتێت و من دەزانم لە دەستدانی خاک و خەڵک چ ئازارێکی هەیە. بۆیە لە سەرمانە ئەوەی بەسەر ئێمە هات ڕێگە نەدەین بەسەرنەوەی ئێستا و ڕۆژئاوا بێتەوە. باڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە وەک دەبینین ڕۆژانە لە هەموو لایەک هاوکاری بۆ کوردانی ڕۆژئاوا کۆ دەکرێتەوە لە گەورە و لە مناڵ لە سەرمایەدار بە هەموو وەکو یەک بەشدارن لە کۆکردنەوەی کۆمەک بۆ کوردانی ڕۆژئاوا و ئەمڕۆژ بانکی خوێنی هەولێر ئامادەی خۆی ڕاگەیان کە لەمڕۆوە ئامادەیە بە هەموو شێوەیەک خوێن بۆ شارەکانی ڕۆژئاوا ئامادە بکە لەبەرەوەی زین بارودۆخی ڕۆژئاوا ئێستا چۆنە پێویستیان بە هەموو شتێکە. بێگومان ئەگەر لە هەر کاتێکدا پێویستیان بە خوێن هەبێت، بانکی خوێنی هەولێر ئامادەی دەربڕیوە کە دەتوانێت لە خوێن بەخشین هاوکاری کوردانی ڕۆژئاوا بکات لە هەر شارێک بن و ئەم هەڵمەتی خوێن بەخشینەش بە هاوکاری دەستگا پەیوەندیدارەکان و ڕێکخراوە مەدەنیەکان دەبێت و هەر کاتێک کە پێویستیان بە خوێن هەبێت ئەمان لە خزمەتیاندا دەبن و ئامادە دەبن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.